لە ئەزمموی دەوڵەتی تورکایە لە ڕاستیە تا چەند ساڵێک لەمە و پێشیش شتێک ومێد هەبوو کە کرانەوەیەکی سیاسی هەبێ بەڕووی هەم پێکاتەی سۆسیۆلۆژی کۆمەڵگەی تورکی هەم لە ڕووی سیاسیشەوە ئەو بەشانە لە کۆمەلگا کە لە دەوڵەت ناو دەوڵەتی تورکیا هەن بتوانن لە ڕووی سیاسی و تعبیر لە خۆیان بکەنەوە دروستبوونی هێزێکی وەکو هەدەپە لە ساڵی 2012 ئەتوانین بڵێن یەکێک بوو لەو بابەتانی کە تا ڕادێکی باش بۆ مای ئەوەی کە سەرنجی وڵاتانی گەورەی ئەوروپا ڕابکێشێ بەلای خۆیەوە هاندانێکیش بوو بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا چیتر قۆناغی شۆڤێنیەتەوە قۆناغی هینەتەوە پەرستی تێپەڕێنێ بەڵام بەداخەوە ئێمە بە ماوەیەکی زەمەنی زۆر کەم بۆمان دەرکەوت کە تەجروبەی ئەوەی کە پێوتێت دەوڵەتی ئەردۆگانیش تەجروبەیە کە درێژکراوەی تەجروبەکانی پێشووە ئەزمونێکە نایەوێت کە بەڕووی کۆمەلگای تورکیا و پێکاتی کۆمەلگای تورکیا و دەنگی ڕاستەقینەی کۆمەلگای تورکی کە پێک دێت لە کۆمەڵێک پێکاتی گرنگ لە سەرویانەوە بێگومان گەلی کورد دەری خست ئەزمونێکە ڕێگای ڕاست ناتوانانی هەڵبژێرەوە ناتوانن درێژەی پێ بدا بەداخەوە بە تایبەتی دوای ئەوەی کە لە بە دیاریکراوی دەتوانین بڵین وەرگەڕانی ئەم ئەزمونە بەرەو خراپی وەرچەرخانی بەرەو دۆخێک لە داخرانی سیاسی ئەگەڕێتەوە بۆ کاتێک کە لەگەڵ هێزێکی وەکو مەهەپا وەکو هێزێکی نەتەوە پرستی وەکو مەهەپەیە کەوتنە هاوپەیمانێتیەوە بێگومانێکێک لە مەرجەکانی ئەو هاوپەیمانێتیش کە دروست بوو لە سەر بنەمای ئەوە بوو کە ئەبێ ئەو هەنگاوانەی کە لە کرانەوەی هەیە بەرامبەر بە کێشەی کورد لە باکوور کۆتاییان پێ بێوە جارێکی تر بگەڕێنەوە سەر هەمان دەماری گژنێتەوە پرستی بەرامبەر بە گەلی کورد لە باکووری کوردستان وەک کێشەی کورد بەگشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو هەوڵانش کە ئێستا هەن بێگومان هەر تەنها هەوڵێک نین بۆ کۆتایی هێنان بە ئەو شتەی کە پێ ئەوترێ لە نێوان دوو کەوانە دیموکراسی لە تورکیایە بەڵکو ئەمە کۆتایی هێنانت ئەتوانین بڵێن بە ئەزمموی سیاسی لە تورکیایە ئەمەی ئێستا ڕۆدات ئەتوانین بڵێن هەوڵێکە بۆ یەک ڕەنگکردنی کۆمەڵگای تورکیا کە یەک ڕەنگ نییە لە بنەڕەتە زیاتر لە پێکاتەیەکی تایە وە کورد پێکاتەیەکی سەرچیە و لە ڕێگەی خەباتی دیموکراسی و پەرلەمانیشەوە گەلی کورد سەلماندوێتی کە لە ڕێگەی نوێنەری ڕاستەقینەی خۆیەوە کە هەدەپەیە هەدەپە هێزێکە کە توانای تعبیرکردنی سیاسی هەیە لە ئیرادەی گەلی کورد لە باکووری کوردستانە و ئێمە گەر زۆر دوور نەڕۆین تەنها ئاهەنگەکانی نەورۆزی ئەمساڵ شارە گەورەکانێک و ئامێد و ڤان و هەموو شارانەی تری کە لە باکووری کوردستان تەنها لە ناو ئەستەمبولیشە هەیە و هەڵکردنی ئاڵای هەدەپە لەلایەن ئاهەنگێڕانی نەورۆزی ئەمساڵ دەلیلی ئەوەیە کە ئەمە گەورەترین پاڵپشتیە بۆ هەدەپە و سەلماندنی ئەوەیە کە ئەم هێزە هێزی ڕاستەقینەی نوێنەرایەتیکردنی خەڵکی باکووری کوردستانەوە ممکن نییە دەوڵەت بە ئاسانی بتوانێت ڕێگە لە ئیرادەی بەشێکی زیندوی کۆمەلگا بگرێت لە تورکیایە کە کۆمەلگەی کوردیە لە ڕاستیە ئێمە لە باشووری کوردستان بێگومان بە دڵڕاوکیەوە تەماشای ڕووداوەکانەکەین و پێشمان ناخۆشە لە ڕاستیە کە دۆخی سیاسی تورکیا بە ئەندازەیەک بکە کە هەوڵی قەدەغەکردنی یان هەوڵی ئەوە لە ئارایە هەبێ بۆ ئەوەی هێزێکی سیاسی کە نوێنەرایەتی خەڵکی باکووری کوردستان کە ڕێگای لێ بگرن و قەدەغەی بکەن بە دڵنیاییەوە لە باشووری کوردستانیش خەڵک پاڵپشتی لە دیموکراسیەکە لە تورکیا لەگەڵ ئەوایە کە گەلی کورد لە ڕێگەی خەباتی پەرلەمانی لە ڕێگەی خەباتی سیاسی و لە ڕێگەی دیموکراسیەوە پێگەی خۆی زیاتر بەهێزکە بەڵام ئەوە دەوڵەتی تورکیایە لە ڕاستیە لە دیموکراسیە ترسێت دەوڵەتی ئەردۆگانە لە دیموکراسیە ترسێ و گۆڕینی سیستەمی حکومڕانیەتیش لە تورکیا بۆ سیستەمی سەرۆکایەتی هەنگاوێکی یەکجار ترسناک بوو بۆ دەرکەوتنی ئەم ڕۆژگارە تاریکی کە ئێستا تورکایەتیایە کە کۆتایی هێنانە بە هەموو دەرکەوتنیشی دیموکراسیاتنی ئیرادەی گەلانی ئەم وڵاتە من پێم وایە هەدەپە گەورەتر و بەهێزترە و بەهێزە بە پاڵپشتیوانی خەڵکی باکووری کوردستان ئێمە هەموو هێزێک ئەتوانین بۆ بیپێوین تا چەند پاڵپشت و سەنەدی هەیە لە ناو گەلی خۆیە ئێمە نەک تەنها لە ناو گەلی کورد لە باکووری کوردستان نەک تەنها لە بەشەکانی تری کوردستان بەڵکو لە ناو گەلی تورکیاشە خەڵکانێک هەن لە ڕۆناکبیران و لە نووسەران و خەڵکانێک هەن کە لەگەڵ ئەوان تورکیا بەرەو دواوە نەچێت
لەگەڵ ئەوان کە هەدەپە هێزێکی وەکو هێزێکی سیاسی لە گۆڕەپانەکە بمێنەوە ممارەسەی ژیانی سیاسی خۆی بکەواتە پاڵپشتی تەنانەت لەلایەن بەشێک لە تورکەکانیشەوە هەیە بۆ هەدەپە بۆیە دەوڵەتی تورکیا لە هەر هەنگاوێک بۆ قەدەغەکردنی هەدەپە زیانێکی یەکجار گەورە ئەدا لە ئەزمموی خۆی بەتایبەتی کە ئێمە بینین ئەم ڕەفتارانەی کۆتاییش چەند ڕۆژی ڕابردوو کە دادگاییکردنەوەی جارێکتری صلاح الدین دیمیرتاشە بە 3 ساڵ و 6 مانگی کە لە زیندانە دوای ئەوەی بەسەربردنی 5 ساڵە زیندانە لە ڕاستی ئەمە یعنی باشکرا دیارە دادگاییکردنێکی صرف سیاسیە چونکە دادگای مافی مرۆڤی ئەوروپا داوای ئازادکردنیەکەەوە پێی وایە هەموو جۆرە ئیجراعاتێک بە ناوی دادگاوە لە بەرامبەر صلاح الدین دیمیرتاش پێگومان ئیجراعاتێکی صرف سیاسیە و هیچ پەیوەندیش بە یاساوە نیە بۆ من پێم وایە هەدەپە سەرەکەوێت لە ڕاستیە کێشەکە ئەوەیە کە ئەردۆگان تا ڕادەیەکی زۆر نایەوێت دان بەوەیە بنێ کە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرامبەر بە زۆر دۆسیە لەنەوەوانش پێگومان مامەڵەکردن لەگەڵ بوونی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەم هەموو ئەم دۆسیانەیە ناوێت دان بەوە بنێ کە شکستی هێناوە ئەم دانەنانە بە شکست هێنان و لەگەڵ شیاگەشەکردنی بەردەوامی کێشەی کورد لە بەشەکە جیاجیەکانی کوردستانە و زیندومانەوە و خۆڕاگری کێشەی کورد لە باکووری کوردستان لە ڕێگەی نونەرایەتیکردنی هەدەپا و هەموو هێزە ڕزگاری خوازەکان بێگومان بۆ تورکیا و بۆ دەوڵەتی تورکیا تا ڕادێکی زۆر شۆکێکی گەورەیە و بەدڵنیاییەوە گەر پرۆسەی ڕەشبگیری و پرۆسەی زیندانیکردن کە بەداخەوە ئێستا خەریکە دەوڵەتی تورکیا ئەوێ گەلی کورد ڕابهێنێ لەسەری لە باکووری کوردستان کە پرۆسەکە بکە بە پرۆسێکی نۆرماڵ ئاسایی و لای خەڵک ئاسایی بێتەوە کە ڕۆژانە مندان پەرلەمانەکانی بژیرێنیان حەزێت بدرێن ئەم ئیجراعاتانە وا ئەکا کە بیسلمێنە لە قۆناغیدا هاتووە ڕەنگە بابەتەکە لە تەنها لە ئیجراعات بەرامبەر بە نوێنەرە سیاسەکانی باکوورە نەوەسیە ممکنە لە پارچەکانی تریشە ئەمە ڕووبدا بەڵام بە بیانووی جیاوازەوە بەتایبەتی کە لە ڕووی سەربازیەوە تورکەکانی ینی بە ئاشکرا شەڕانگیزی خۆیان سەلماندووە بۆ هەموو دنیاوە باکیشیان نییە بەداخەوە بە دەرەنجام و عاقیبەتە سیاسەکانی ئەگەرچی من پێم وایە دەوڵەتی تورکیا لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهان و بەتایبەتی لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دۆسیەکەی ڕەشترە بێتەوە و ئەمێنێتەوە ئەو کورد بۆ خۆی وەکو نەتەوەیە کە پەیوەندیدارە بە کێشەکەیەوە لە ناوەندە بەهێزەکانی دنیاە لە وڵاتانی ئەوروپایە لە ئەمریکایە لە ڕۆژئاوا بەگشتی و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لۆبی ئەوە بکە کە ڕێگل لە هەموو ئەم دەستدرێژیانەی دەوڵەتی تورکیا بگیرێ و کارێ بکە کە نەک پرۆسەی زیندانیکردنی سیاسیەکان بەردەوامی بەڵکو هەڵ بدرێ بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا بە ئەندازەیەکی دانە بکرێت کە زیندانی کراوە سیاسەکانیش ئازاد بکرێن ئەمەش پێویستی بەڕاستی بە جۆرێک لە ئاوهەنگی هەیە لە نێوان هەموو بەشەکانی کوردستانە و تەماشاکردنی هەدەبۆک و هێزێکی کاریگەر و گرنگ بەڕاستی ئەڵێم هێزێکی چارەنووسازیش بۆ کێشەی کورد لە باکووری کوردستانە چونکە تورکیا زۆر لەواترسێت کە کورد لە ڕێگەی خەباتی سیاسی و پەرلەمانیەوە و لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە گەشە بکات ترسی تۆقینی دەوڵەتی تورکیا لەم جۆرەی خەباتە ئەم بێجگەلەوەی بە بەردەوامی تۆقیوە لە خەباتی چەکداری بزوتنەوەی کوردایەتی لە باکووری کوردستان بەڵام ڕەهەندە سیاسەکەی ئەم خەباتە بەنسبەت تورکەکانەوە زۆر ئیحراجی بۆ دروست کردوون و نازان لە چ ڕێگەیەکەوە مواجهەی کورد بکەن لە باکووری کوردستانە بۆیە بەنابەنەبەر گرتن و زیندانیکردنی کارکتەرە سیاسەکان لە باکووری کوردستان بەڵام بێگومان ئەمش سەرکەوتوو نابێت یەک کێشە هەیە لە تورکەکان بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە زۆر بە ترسناکی خەریکن نفوزی خۆیان لە باشووری کوردستان بەهێزەکەن و هەوای کردووە کە بەشێک لە هێزە سیاسیەکان لە باشووری کوردستانیانە وەکو ئەوەی کە لەسەر شانیانە وەکو ئەرچەشینەتەوەی نەتوانێن هەڵوێز دەرببرن ئەمە زۆر مەترسیدارە من پێم وایە هەندێک جار پێویستەکە هەڵوێستی سیاسی ئەم هێزانەی کە لە باشووری کوردستانە هەن لە چوارچێوەی پشگیریکردنی پرۆسەی دیموکراسی بێ لە تورکیا نەک ڕاستەو خۆیانی ئەو پشگیریانەی کە ڕاستەوخۆ بوو با بڵێن تا ئەندازێک کێشە بۆ باشووری کوردستان دروستەکە ئەکرێ بە طریقەیەکی تر پشگیریەکان پیشان بدرێ ئێمە لە سەبارەت بە کوردانی باکوور قەناعەتی تەواومان وایە کە خەباتی دیموکراسی بۆ ئەوان زۆر زۆر گرنگە تورکیا هەموو هەنگاوەکانی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئۆردۆگانی پێچەوانەی هەنگاوی دیموکراسیە کەواتە ئێمە
لەکوێ دەوڵەتی تورکیا دیموکراسی بە زیان بە خۆی ببینێ ئێمە پێدا بگرین لەسەرەوەی دیموکراسی لە تورکیا گەشە بکە گەشەکردنی دیموکراسی لە تورکیا بە پاڵپشتیکردنی ئەو هێزانە بێ کە باوەڕیان بە خەباتی دیموکراسی و ئەمەش بە پێویستی بە پاڵپشتیە لە هەیەکێ لە هێزی چووک و هەدەپا چووکە هەدەپا خەباتی پەرلەمانی هەڵبژاردووە و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئێوە نوێنەرایەتی گەلی باکووری کوردستان بکە بۆیە پاڵپشتی هێزەکانی باشوور بۆ دیموکراسی بە هیچ شێوەیە گرفتیان بۆ دروست ناکات من پێم وایە ڕەنگە زمانی تعبیرکردنی دیبلۆماسیانەی هێزەکانی باشووری کوردستان بۆ هەدەپەوە بۆ پرۆسی سیاسی لە تورکیا بەداخەوە زمانێکی تا ڕادەیەکی زۆر هەژار بێ ئەجینا بواری ئەوەی تایە کە پاڵپشتی بۆت هەدەپە بە شێوەی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ دەرببڕن بەبێەوە هیچ کێشەیشیان بۆ دروستکە لە باشووری کوردستان بم پێم وایە بۆ چولێکی زۆر تازانی ئەگەر بڵین دەوڵەتی تورکیا ئەگەر بۆی بلوێ حەز ناکە لە هیچ شوێنێکی لە هیچ بەشێکی کوردستانە بوونی کورد هەبێ نەک مەسەلەکە پەیوەندی بە تەنها بە زمان و بە کولتور و بە ڕۆشن بینیوە بەعکسەوە ڕەنگە هەندێک جار هەموو ئەو دەوڵەتانەی کە پیانەوتی دەوڵەتی داگیرکەری کوردستان هەندێ مافی کولتوری و هەندێ مافی با بڵین ئەوەی کە پێوترێ فەرهەنگی بە نەتەوەی کورد بدەن و کێشەیەکیان بۆ دروست نەکا بەڵام ئەوان ترسیان لە بوونی کورد خۆی هەیە وەکو نەتەوەیەکی جیاواز کە خاوەن شارستانێتێکی دوور و درێژەوە هەزاران ساڵ لەم ناوچەیەژی و نەتەوەیەکی گەورەشە یعنی کورد ئێستا ئەمڕۆ ڕاستە ئاماری تازە لە ئارانیە بەڵام بە دڵنیاو نزیکی 50-60 میلیۆن کەسەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە خاوەن کولتوری تایبەتی خوان زمانی تایبەتی خوان یادەوەری هاوبەشن و لەسەر خاکی خۆیان ئەژین و بەردەوام لە ناو مێژوشە مقاومەتیان کردووە توانیویانە لە ڕێگەی پاراستنین کە لە پول و فۆلکلۆری خوان و پارێزگاری لە خۆیان بکەن بۆیە هیچ دەوڵەتێک لەم ناوچەیە چەند بەهێز بێت چەند هێزێک لە ڕووی میلیتاریەوە لە ڕووی پاڵپشتینی و دەوڵەتیەوە لە ڕووی هاوپەیمانێتیەوە لەگەڵ هێزەکانە بێوێت ئەم نەتەوەی بچە حوسێنێتەوە کۆتایی پێبێنێ لە ڕاستیە بووی ناچێتە سەری ئەنی دەوڵەتی تورکیا یەکێک لەو دەوڵەتانی کە تا ئەم دەقەیە زۆر سەختانە نەیەبێتە ژێرباری ئەم ڕاستیە ینی بە ینی گەلی تورکیا زەرمەندی گەورە بووە تەنها کورد نییە لە ڕاستی ینی ئەگەر لە شەڕی نێوان پارتی کرێکەرانی کوردستان و دەوڵەتی تورکیا نزیکەی 40 بۆ 50,000 کەس بوو بێ بە قوربانی بەلانی کەمەوەنیوەی لەگەلی تورک بووە ینی ئەو دایکە تورکانش کە کوڕەکانیان سەربازن ئەفسەرن لە هەشتێکان لەم شەڕەیەکە تیاچی کوڕەکانیان بۆ ئەوانیش ئەم سەرکێشەی دەوڵەتی تورکیا ناخۆشە چونکە ئەوانن جەرسوتاوە بن لە ڕاستیە بۆیە من پێم وایە ئەبێ دەوڵەتی تورکیا بێتە ژێرباری حقیقەتێک کە نەتەوەیەک ناتوانرێ کۆتایی پێ بێنرێ ناتوانرێ بۆ نمونە هەرچی خەڵکەیەک ئێستا بەشدار بووە لە ئاهەنگەکانی نەورۆزە لەو هەموو شارە جیاجیانەی دەیان شاری کوردستان لە باکوور هەر هەمویان تۆ زیندانی بکەی یعنی تو ئەبێ بێتە ژێرباری ئەوەی کە ئەمە نەتەوەیەکە جیاوازەوە خاوەن ئیرادی خۆی و نوێنەری سیاسی خۆیە ئەگەر ئەو نوێنەرە سیاسی ئەمڕۆ هەدەپەیە بێ ڕێز لە ئیرادەی ئەو خەڵکە بژیرەوە ئەگەر پێ بتەوێت ئەم هێزە کۆتایی ببینی بە دڵنیاییەوە سبەی ڕۆژ لەژێر ناونیشانێکی ترە هێزێکی تر دێت نوێنەرایەتی ئەم نەتەوەیەکە کەواتە تۆ یاریەکی بێمە ناکەی یاریێکی کەنجامی نییە ئەو ئەمڕۆ هەدە بەشە داخست ئەو ئەمڕۆژ لەگەل لێگرت کە کاری سیاسی بکە سبەینێ بێگومان هەر یاساکانی تورکیا خۆی دەرفەتی ئەوەی تیا هەیەکە حزب پێک بێنیتەوە کەواتە تۆ ناتوانانی ئەمە یاریەکی زۆر ینی لە بازنەیەکی داخراوایە تورکیا تەنها لە وشەی کورد و لە بوونی کورد لە ڕاستیە تۆقیوە یعنی لە وجودی کورتۆقیوە ترسێکی گەورەی هەیە کە لە کۆتاییە بێتە مای ئەوەی کە تەرکیبەی جوگرافیای سیاسی دەوڵەتی تورکیای پێ بگۆڕدرێت ترسە گەورەکەی لەمەیە بەڵام پێم وایە گەر خەباتی دیموکراسی و خەباتی پەرلەمانی لە باکووری کوردستانە گەشە بکە بە دڵنیایە و کاتە دەرفەت و مەبدەئی پێکەوە ژیانی گەلانی تورکیا و وەگەلی کورد لەگەڵ گەلی تورکە بە گومان ئەو کاتە دەرفەتێکی فراوانترە بێ و مەبدەیەکی بەهێزترە بێ ئەو کاتە ترسیش لەسەر دابەشبوونی تەنها تورکیاش نابێ کوردستان لە باشووری لە ئەزمموی باشوورە تاکو ئێستا تا ئەم لەحزەیە یەکێتێکی با بڵێن سیستمێکی اتحادی هەڵبژار لەگەڵ دەوڵەتی عێراقیە لە سووریا تقریبان بە هەمان شێوەیە لە ڕۆژ ئاوای کوردستانە لە تورکیاش ئەکرێ بە هەمان شێوە بێ وێت ئەبێ ئەو تەنانەت ئەو تۆقینە ئەو فۆبیا تورکیش بڕەوێنرێتەوە ئەمەش ئەرکی ڕووناک بیرانە ئەرچی نووسەرانی کوردە لە هەرچۆی کوردستانە بن ئەم ئۆپەراسیۆنێکی هەمەگیرە تەنها پەیوەندی بە ململانەی ڕاستەوخۆی سیاسیەوە نیوە لەگەڵ کوردە لە ڕاستیە ململانەی سیاسی ئاستێکە لە ئاستەکانی ئەو مواجهە گەورەی کە تورکەکان هەیەە بەرامبەر بە کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا ئەمڕۆ لە ڕێگەی فەرهەنگ و لە ڕێگەی کولتور و لە ڕێگەی سینەما و لە ڕێگەی دراما و لە ڕێگەی ڕۆژنامەگەری و لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی ئابووری و لە زۆر ڕێگەی ترەوە کار لەسەر کۆتایی هێنان و تواننەوەی نەتەوەی کوردەکە یان لانی کەم
عیبدارکردنی کوردبوون یعنی ئیش لەسەر ئەماکە وا لە ئینسانی کورد کە هەست بکە کە نەنجیە کورد بێ بەڵام خۆشبەختانە تاکو ئێستا پێچەوانەکەی بەرهەماتوەتەوە ینی پێچەوانەکەیەوە تا تورکەکان زیاتر بیانەوێت لە ڕێگەی سیاسیەوە لە ڕێگەی سەربازیەوە لە ڕێگەی کولتوریەوە لە ڕێگەی ئابوووریەوە ئینسانی کورد ئابڵوقە بدەنەوە ئینسانی کورد ناچار بۆ بکەن کە دەستدەر بەرداری ناسنامەی خۆی بێ ئەبینی پێچەوانەکەی سەرەکەوێت کە بریتە لە پابندبوون و پتەوبوونی پەیوەندی کورد بە ناسنامەی خۆیەوە جا لە هەرێکێ لە پارچەکانی کوردستانە بێ و دلیلیش ئەوەیە کە خەباتی ڕزگاری خوازی گەری کورد لە باکوورە درێژەی هەیە خەباتی سیاسی کورد لە باکووری کوردستان درێژەی هەیە لە بەشەکانی ترە کوردستان لە گەشەکردنایە کەواتە ڕاستیە هەموو ئەو ڕێگا جیاجیانەی کە ئەگیرێتە بەر بێگومان لە چوارچەوەی استراتیجیەکە شتێک نییە لە بۆشایەوە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە خاوەن مؤسساتە و بەداخەوە کە ینی دەستێکی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی کێشەی کوردە بەڵام لەبەر ئەوەی کورد خۆی فاکتە واقع هەیە سڕینەوەی زەحمەتە ینی پرۆسەیەکە هیچ کەسێک قوبڵیان لە ناو ناخی هەموو ئینسانێکی کوردە مەناعەیەکەیە کە قوبوڵی ناکە ببێ بە شتێکی تر و خۆی نەبێ یعنی بۆ نمونە تۆ ناتوانێت ئێستا لەم واقعی کە لە ناوچەکەیە هەیە بتەوێت نەتەوەیەک بە هەموو کولتور و زمان و بە تاریخیەوە بسڕیتەوە ئەم پرۆسەیە زەحمەتە بۆ هیچ دەوڵەتێک نەچۆتە سەر و دەوڵەتی تورکیاشم پێم وایە لە تاقیکردنەوەیەکی دۆڕاوایە و بە بەردەوامیش ئەم دۆڕانە ئەچنێتەوە بەڵام ئیتر چۆن بڵێ ئەمە دەوامەیەکی سیاسیە بەردەوامەیەکی سیاسیە کە دەوڵەتەکانی تورکیا حکوومەتەکەیەک لە دوایەکانی تورکیا بە شێوەیەکی دراماتیکی بەداخەوە دووبارەیەکەنەوە یعنی دووبارەکردنەوەیکی تا ڕادەیەکی زۆرتانێت بۆ ڕای گشتی جیهانیش دووبارەکردنەوەیکی بێتامە ینی وڵاتانی ئەوروپا بە بەردەوامی خەریکی ئامۆژگاریکردنی تورکەکانن کە ئەبێت دەستی مافی مرۆڤی خۆی چاک بە لە بەرامبەر بە هەموو پێکاتەکان لە سەرویانەوە کوردەوە بەڵام دەوڵەتی تورکیا بەردەوام بەداخەوە پاڵپشتی هەدەپە پێشەر شتێ پاڵپشتی ئەبی پاڵپشتێکی ملی بەرفراوان بێ یەکەمین هەنگاو ئەبێ لە باکووری کوردستان خۆیەوە بێ ئەم پێم وایە ئاهەنگەکانی نەورۆز پاڵپشتێکی گەوری پیشاندا بۆ هەدەپە بە دەلیلیەوەی هەر کوردێکە ئەبینی ئاڵایەکی هەدەپەی گرتبوو بەدەستەوە دروشمی پاڵپشتی بۆ هەدەپە پیشانەدا چەندین کۆڕ و کۆنفرانسی ئەمە ئاگامان لێ بۆ لە باکووری کوردستان پاڵپشتی تەنان هەندی هێزی تری کوردست یا باکووری کوردستان بۆ هەتەبە بەردەوام ئەمە هەنگاوێکی گرنگە هەنگاوێکی سەرەتایی گرنگە دێتەوە سەر بەشەکانی تری کوردستان بەشەکانی تری کوردستان لە ڕۆژ ئاوا بێ لە باشوور بێ لە ڕۆژهەڵات بێ پێویستەکە کە ئەو ڕاستیە بسەلمێنن کە ئەگەر بێت و خوانەخواستە هەدەپە تەجروبەی هەدەپە فەشل پێ بهێنرێ ڕاستە ڕەنگە دەرفەتی دروستبوونی حزبی تر هەبێ بۆ کورد لە باکووری کوردستان بەڵام هەدەپە ڕەمزێکی گرنگە لە ماوەی ئەتوانین بڵێ نزیکەی و بۆ 10 ساڵ ئەبێت ئەم هێزێکی کاریگەرە لە کەسەر گۆڕەپانی تورکیا و نوێنەرایەتیەکی باش و سەرکەوتوانەی کێشەی کوردی کردووە لە باکووری کوردستان بۆیە ئەبێ بە هەموو لایەکەوە ئەو ڕێگا سیاسی و ئەو ڕێگا دیبلۆماسیانەش تەنانەت دێجار ئەکرێکەنە لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسیەوە ئەم پاڵپشتیە پیشان بدرێ و لە کوردستانیشە لە ڕووی میدیایەوە بوونە بایەخ بدرێ بەم مەسەلەیە من هەستان کەم ئێستاوەکو پێویست باخ ئەدرێت بە مەسلەی ئەو هەوڵانی کە هەن بەداخەوە بۆ مەسلەی داخستنی هەدەپە لە تورکیاوە قەدەغەکردنی ئەم پارتە هۆکارەکانی ڕەنگە زۆر بن بەڵام لە هەموو دۆخەکە هیچ کاتێک نابێت بێتە بیان و بۆ فەراغی پشگیری بۆ هەدەپە لە باشووری کوردستان و لە بەشەکانی تری کوردستان لە ڕۆژاوە تا ڕادێکی باش پاڵپشتی هەیە لە ڕۆژ هەڵات کەمتر متابعمان کردو لە ڕاستیە بەداخەوە بەڵام لە ڕاشوورە وەکو پێویست نییە لە کاتێک ئەم بەشێکی ئازادە ڕەنگە دەرفەت و بواری ئەوەی زیاتر بێ بۆ ئەوەی پاڵپشتی لە هەدەبە بکەوە هەدەبەش هەز بەوە بکە کە لەسەر ئاسی نەتەوەیش پاڵپشتی هەیە